ساتی نمایشکردنی فلیمی پیری ڕەئیسە. ئەو فلیمە یەکەم بەرهەمی گەنجانی ئیدارەی سۆرانە. فلیمەکە بە چەندین بەڵگەی مێژووی کاری بەرهەمهێنانی بۆ کراوە. سەرپەرشتیار و بەرهەمهێنەرانی فلیمی پیری ڕەئیس وێڕای دڵخۆشی بە بەرهەمەکەیان هاوکات نیگەرانن، چونکە کەمترین بایەخ بەکارەکەیان دراوە و لە چەند شوێنەیەکیش ڕێگریان لێکراوە. محەممەد علی سەلمان لە فلیمەکەدا ڕۆڵ و کارکتەری سەرەکی دەبینێت. هەرخۆشی بیرۆکەی فلیمەکەی لەلا گەڵاڵە بووە. لە شاری سۆران هەڵماندا یەکەمدار ئەم بەرهەمە کە دەستکەوتێکی شاری سۆرانە هەڵماندا لێرە پێشکەشکەم لە هەمان کاتدا بەداخەوە ڕێگرێکی زۆرمان هەبوو هەر لە شاری سۆران. لە پێگەی ئەکادمی ڕێگرمان هەبوو، لە زۆر شوێنتر ڕێگرمان هەبوو، بەڵام ئێمە هەوڵماندام فلیمە بە هەر نەوە شێوازێک بێ بیخێنە بەردەم بینەران. ئەم کابرا ڕئیس پیری ڕئیس لەوە هاتووە کە ڕئیسی هەموو گەلە کەشەکانی عوسمانی بووە کە بۆ دەوڵەتی عوسمانی کاری کردووە. و پیریش لەوە هاتووە کە زانان دەڵێن خەڵکی ناوچەی پیرانە، ئەو شوێنەی کە شێخ سەیدی پیرانی پێناسرا. بەڵام زمان لە ناسینی لە فلیمەکەوێ ئەم پیاوە بەڕێزە بیناسین کە هەموو تاکێکی کورد پێویستە بیناسی. تا ئێستا لە کوردستان منهەجێک بەناوە کابراوە نیە. لە کاتێکدا لە ئەوروپا منهەج بەڕسمی لە زانکۆکانە خوندرێ لەسەر ئەم کابرایە. هەموو جیهان سوپاسی دەستی ئەو کابرایەکە لەبەرەوەی نەخشەی کێشاوە تا ئێستا ئەم نەخشە ماوەتەوە. نەخشەکانتر هەموو مەغۆڵ سۆتاندی، نەخشەکانی پێش مەغۆڵیش ئەسکەندەریە و زەینەفۆن سۆتاندی. ئەم کابرا تاکە نەخشەی تا ئێستا مابی ئەو نەخشەیە. لەو فلیمەی 25 ئەکتەر تێدا ڕۆڵی جێڕایە. ئێوە بە چەند ئامێرەی سادەن تێدا بەکارهێنایە، بە تایبەتی فلیمەکەمی بە موبایلی گیرایە. ئامێری زۆر پێشکەوتن تێدا بەکارهێنا و ماوەی 6 مانگ زیاترە پێوەینە. هەندێک ئاستەنگن لە هاتە پێش بەڕاستی، بەس ئەو ئەلحەمدولیلا ئاستەنگانن تێپەڕان بە هاوکاری کاک محەممەد و جەماعەتی فلیمی. ئەلحەمدولیلا ئەو ڕۆژ کۆتایی پێهات لە شاری سۆران پەخشەکرێ، وەکو چەند گەنجێکی شاری سۆران تێدا بەشدار بین. ئەم هەنگاوێکی زۆر دڵخۆشکرە وێتە خوازانەیە کە ئەکرێ بناغەیەکی زۆر باش بێ بۆ داهاتوو کە گەنجانی تریش بێنە ناو ساحەی ئیشکردنی هونەری و سینەما بەتایبەت. ئەوەی ئەمە گرینگە ئەوەیە کە گوێیان لێ بگرن، گرنگیان پێ بدەن. بەڕاستی ئەمە کۆمەڵێک گرفتە هاتە پێشیان و بە ئەستەنگێکی زۆر توانیتیان ئەمڕۆ بتوان ئەم فیلمەی خۆیان نمایش بکەن. ئەمە جێی داخە، جێگای ئەوەیە کە هەڵوێستەی لەسەر بکرێ و بەرپرسانی ئەم شارە زیاتر لە بواری هونەری شارەزا بن و بخوێنەوە کللتور چۆن دروست دەبێت لە شارێک کە خاوەن کللتور نەبووە، کە خاوەن بناغیەکی باشی هونەری و زانستی نەبووە. فلیمی پیری ڕەئیس کە بەرهەمی 6 مانگ کارکردنی بووە لە چەند شوێن و شاری جیاواز وێنەکانی تۆمار کراون و 26 گەنج و ئەکتەر و مامۆستایانی زانکۆی سۆران لە فلیمەکەدا بەشدار بوونە و تەواوی بەرهەمەکە بە موبایل تۆمار کراوە. بڕیاریشە لە داهاتوو لە شارەکانی تری هەرێمی کوردستان فلیمەکە نمایش بکرێت. ڕۆژان چوون و هاتن، نەخشەکە بۆ گەورەترین نهێنی لەلایەن زانایە. فلیمەکە لە 2 کاتژمێر و 20 خولەک پێک هاتووە کە تێیدا فلیمەکە ڕاستیەکی مێژووی و هەروەها گەورە زانایەکی کورد بە گەلی کوردستان و جیهان دەناسێنێتەوە. یونس حەمەد بۆ ئەمڕۆی سپێدا، سۆران.